لە ڕابردوودا پێیان دەگوت کاری هەرەوەزی، بەڵام ئێستا دنیاکە گۆڕاوە و پێی دەڵێن کاری خۆبەخشی. ڕۆژی 5 کانون یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی کەسانی خۆبەخش دەست نیشان کراوە. لە هەرێمی کوردستانیش زۆرێک لە ڕێکخراوەکان بۆ کارکردنیان پشت بە کەسانی خۆبەخش دەبەستن. سەرجەم ڕێکخراوەکانی ئامادەبووی ئەم هۆڵە لە خۆبەخشان پێکهاتوون. بە بۆنەی ڕۆژی جیهانی خۆبەخشانەوە لە شاری هەولێر مەراسیمێکیان ساز کردووە. ئەوان باز لە بایەخی کاری خۆبەخشی و لێکەوتە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی دەکەن. لقی هەولێر کۆمەڵی مانجی سووری عراقی ئەو ڕێکخراوەیە کاردەستی لە هەموو توێژەکانی بوارەکانی پێشکەشکردنی خزمەتکردن بە خەڵک کە پێویستی پێبیتن. ئێمە وەکو لقی هەولێر تقریباً 27 مۆزەفین وەکو فەرمانبەر نزیکەی 50 خۆبەخشیشمان هەیە. خۆبەخشەکانیش ئەوان زۆربیان لە هەموو بارەکانی تێدا لە ئەوانە هەندێکمان هەیە خۆبەخشن پزیشکن، هەندێک خۆبەخشمان هەیە مهندسن، هەندێک خۆبەخشمان هەیە لە بواری یاسایی. ئێمە وەکو ڕێکخراوەتی منداڵان کوردستان زیاتر لە 40 خۆبەخشمان هەیە. چەندین چالاکی زانستی و ئەکادمی لە نێوان دکتۆرەکانی منداڵ و پەرستارەکانی مناڵ و کارمەندانی تەندروستی و ئەنجامدانی چەندین چالاکی زانستی بۆ مامۆستایانی سەرەتایی و فێرکردنیان لەبارەی فێرس ئەید و مەسەلەن مناڵک کە بخنکێت، مناڵک کارەبا بگرێت، مناڵک گەشکە بگرێت لە قوتابخانەکان بەشدار بووینە. ڕێکخراوەکان لە بوارەکانی تەندروستی و منداڵان و ژینگە و کۆمەڵایەتی و ئاژەڵپارێزی و چەندین سێکتەری دیکە کار دەکەن. بەشێکیشیان زیاتر لە 100 خۆبەخش و بەشێکی دیکەشیان کەمتر لەو ژمارەیان لەگەڵدایە. زیاتر لە 7 خۆبەخشمان هەیە جگە لەگە ستافی کارژێڕی و ستافی دەستەی باڵا 7 خۆبەخشمان هەیە کە لە هەر حاڵەتێکی پێویستدا بێ ئامادە دەبن بۆ کارکردن لە خزمەتکردنی ژینگەی هەرێمی کوردستان بەبێ گوێدانە هەستی ماندەبوونیان چ لە مامۆستایانی زانکۆ بن کە خۆڵ و سمینار دەنێت چ ئەوانەی هەڵمەتی پاکردنەوە دەدەن. نزیکەی 4 ساڵ دەبێت لە ناوکاری خۆبەخشیدەم، ئەویش بە بۆنەی خوێندەکەمەوە بوو. هەروەها ئامانجی گەورەم ژیانی خۆم وای لێ دەکردم بڕۆمە ناوباری خۆبەخشیەوە لەبەر ئەوەی کە بتوانم باشترین ئەزمونەکان تاقی بکەمەوە و وەریان بگرم. لە بواری جیا ئیشی خۆبەخشیم دەکرد بۆ نمونە تەکنەلۆژیا بوو، یاخود ژینگەیی بوو، یاخود مرۆیی و هاوکاریە کۆمەڵایەتیەکان بوو. هەموو ئەوانە بێکەوە کاریان کرد لە ناوەوەی من بۆی بتوانم ئەزمموی باشتر تاقی بکەمەوە خۆم بەرەو پێش ببم کە بووە هۆکاری ئەوەی کە بتوانم پەیوەندی کۆمەڵایەتیەکانم تەوتر بکەم لە هەمان کاتیشدا ئەزمموی زۆر باش لە بۆ داهات ئەو داهاتوی کە من دەمەوێت وەربگرم. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە ئەڵی لەگوێی گاداخەوتووە بە خەبەر نایەتەوە بەڕاستی ساڵی 2025 وا تەواو بووین ئەچینە 2026 ئینشاڵڵا لە 2026 بە خەبەر بێتوانێم حکوومەتە خەوتوی ئێمە بۆی دەبین لە هەموو حاڵەتێکدا دەبێت خێرخوازان کارەکانی حکوومەت بەڕێوەبەر و تەواوی بکەن. بە چەند ساڵ لە کاتی پەروەردە خوێندنم تەواو کردو هەموو هیوا ئاواتی من ئەوە بوو کە خوێندن تەواوکەم دابمەزرم. ئێستاش بۆ ئاواتم کە ڕۆژە لە ڕۆژان پێش ئەوەی بمرم من ڕۆژێک لە قوتابخانەیەکە بتوانم دەوام بکەم، یەک ڕۆژ دەوام بکەم، یعنی ئەوەندەم حەز لێیە وەکو خودی خۆم، یعنی ئەمە کە هیوا و خولیا و ئاواتی منە. بەڵام بەداخەوە تا ئێستا دانەمەزراوم، سەدانی وەک بوون، هەزارانی وەک بوون هەیە دانەمەزراوم، بۆیە هەموو کەرتەکان پشتگوێ خراوە. بەڵام من هاتوومە چیم کردووە لە سنتەرێک کراوەتوانە من لەو سنتەرەدا ئاچم خۆبەخشانە دەرسەڵێمەوە دەرسی کوردی ئەڵێم و حرفەکانە فێرەکەم کۆمەڵێک فێرخوازم هەیە کە یعنی زۆر دڵخۆشم پێیان. چاڵاکی خۆبەخشی لە هەر وڵات و شوێنێک پرۆسەیەکی نائاساییە و لە حاڵەت و بارە لە ناکاوەکاندا پیادە دەکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی حکوومەت لە زۆرینەی کایەکاندا ئەرکی خۆی بەجێ نەهێنێ و پاڵی لێداوەتەوە خۆبەخشان ناچار بوون بۆ شایەکان پڕ بکەنەوە و ئەرکی حکوومەتیش ڕاپەڕێنن. نمونەی زیندوی ئەم دیاردێش بەهاناوە چوونی زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵە کە سوککردنی ئەو بارەگرانە کەوتۆتە سەرشانی خۆبەخشان و خێرخوازان جگە لە هاوڵاتیانی چەمچەماڵ خۆیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.